بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لتفسير سورة المائدة قيشتنا آتي سطو النو إخوائي قولا لو كوتاي سورة تجدا باسي مشهدي في غنبران سلام إخوان لبي لقل أمتان وبتايبتي عيسى سلام إخوائي لبي لقل أمتكي وأو معجزانيك عيسى سلام إخوائي لبي بو قومكي هنا بنكات إخوي. آتي سطو النو دفرمي يوم يجمع الله الرسل يعني بيربكوا أي محمد صلى الله عليه وسلم يا باسك أو روجا كيجمع الله الرسل ككودا كاتا وخوا همو پیغمبران فيقول ككوي كردنوا خواي قورا دفرمي دلي بپیغمبران ماذا أجبتم يعني تشتيكتان ولام درايوا للايان أمتك تانوا للايان شون كوتوان تانوا قالوا پیغمبران السلام إخوان لبي دلين لا علم لنا إما هج زانياريك من نية لو بابتا كأو قسيك دلين هج زانياريك من نية يعني هج زانياريك من نية تنها أو نبكتو بيد داوين يعني خوايا خوتو بو خود زاناي يعني بيوزناكا برسيار لإيماكي وإما طبعا تاك آغاداري همو أمتكمان وهمو شوين كوتوكان ما نبوين إنك بقمانتو أنت بتنها علام الغيوب علام زور زاناي بهرچي نهيني وشاراوي هي إما لوانيا هندق لقومك ولا قلك ولا شوين كوتوكان من بيني بن صدكن وجوه من ليبو بيتسي دلين بلامتو شاراوه ونهيني كان شيان دزاني وتاكتاكي أمتكش ماند آقاليه دزاني سونيان جوابي إما داوتو وچه بانگوازي پیغمبراني قبول كردو وچش قبولي نكردو بوي خواهي قورا دفرمي يوم يجمع الله الرسل يعني بيركنوا وبيرخوتاني بيننا أي إيمان دارنا أي مسلماننا أو روجيك يجمع الله الرسل كودكات وخوال لدشتي محشر همو پیغمبران طبعا هر پیغمبري راد وستندري لبرانبر قومكي خويدا او جار فيقولوا خواهي قورد دفرمي كاتك پیغمبرك لبرانبر امتكي داوستاوا لپیغمبركي دفرسي سرطا ماذا أجيبتم تشتكتان ولام درايوا يعني قومكتان وشوين كوتوكانتان چون ولام ياندانوا إيمانيان بمانگوازيكتان هنا يا نهنا بدواي كوتن يا بدواي نكوتن قالوا پیغمبران السلام إخوان لي بدلين لا علم لنا إما هج زانياريك من نية هج زانياريك من نية يعني زانياري تواو من نية يعني هج زانياريك زيادة من نية تنها أوندنا بكتو خير كردوين أي خوايا إنك بقمانتو أنت بتنها علام الغيوب زور زاناي بهرچي نهينيو شاراويه أو جار إذ قال الله بيربكن وكاتك كخوا فرموي يا عيسى ابن مريم أي عيسى كري مريم اذكر يعني باسك وبرخوتي بينوا نعمتي عليك أو تاكيك كردم لقلت وعلى والدتك وأو تاكشي كردم لقل دايكت إذ قال الله بيربكن وكاتك كخوا فرموي أي عيسى كري مريم اذكر وبرخوتي بينوا يان ذكري بلين باسك بو قومكت نعمتي عليك أو شاكيك من كردوم لقلت وعلى والدتك وأو شاكا نشد لبير به باسي أو شاكا نشبك لقل دايكتم كردبو كهندق لشاكا كان كخوا لقل عيسى پیغمبر دا كردوني يكيان دفرمي إذ أيدتك كاتك پشتیوانی ملتو کرد اتوم سرخست و اتوم پاراست بروح القدس بهوی فرشتي زور پیروزوا
کە جیبریلە سەلامی خوای لێبێ ئەوە مەبەستی پێ ئەو کاتەیە کە خوای گەورە بەهۆی جیبریلەوە عیسای کوڕی مەریەمەی جارێ هەر لە دەستی جوولەکەکان و لە کوشتنی جوولەکەکان دەرباز کرد و بەرزی کردەوە بۆ ئاسمانەکان کە ئەوە گەورەترین چاکە بووخوا لەگەڵ عیسادا کردی کە دەرگای ژوورەکەیان لێگرتە بوو و بکوژەکانی چوونە ئەو ژوورەش کە عیسای تێدایە و هیچ ڕێگایەکیشی لێ نەبوو عیسا تێیدا بڕوا و تێیدا هەڵبێ بەڵام خوای گەورە جیبریلی نارد بە تایبەتی بەرزی کردەوە بۆ ئاسمانەکان و جوولەکەکان نەیانتوانی دەستیان بگا بە عیسای کوڕی مەریەمە ئەوە یەک لە چاکەکان چاکەیەکی دیکە ئەوەیە کە توکەلم الناسە تۆ قسەت دەکرد لەگەڵ خەڵکی دەتوانی قسە بکەی لەگەڵ خەڵکی فی المەهدی لە بێشکە ئەو کاتەی کە لە بێشکەدا بووی کە لە دایک بووی لێرەنا لە سوورەتی مەریەم و تاها و لە چەند شوێنێکی دیکە باسی دەکا کاتێک کە مەریەمە منداڵەکەی سکی دادەنێ وایە بەرەو ئاوەدانیەکەی خۆی دەچێتەوە کە خەڵکەکە دەیبینن مەریەمە مێردی نەکردووە منداڵی پێیە وایە پێی دەڵێن ئەوەت لە شوێ بوو بۆ تۆ دایکت ئافرەتێکی داوێن پیس نەبوو بابت خراپەکار نەبوو ئەو بە پەنجەی دەستی ئیشارەت بۆ منداڵەکەی دەکات و دەڵێ من قسان ناکەم تەڵەن ڕێک عیسا سەلامی خوای لەبێت لەو کاتەدا بە قسە دێ ئەمن بەندەی خوام و ینی مەجموعەیە قسە دەکا کە قسەکانی وەکو قسەی کەسێکی گەورە کامڵ عاقڵ توکەلم الناسە تۆ دەتوانی قسە بکەی لەگەڵ خەڵکی ئەو کاتەی کە لە بێشکەدا بووی وەکو موعجیزە وەکو بەرگریکارێک بووی لە دایکت پاشان وەکەهلا و ئەو کاتەشی کە گەورە بووی و کامڵ بووی بە هەمان شێوە توانای قسەکردنت هەر هەبوو یعنی قسەی کاتی منداڵیت و کاتی گەورەیت وەکو یەک بوون یان چۆن بە گەورەی دەتوانی قسە بکەی و گفتوگۆ بکەی و بەرامبەرەکەت تێبگەێنی بە منداڵیش بە هەمان شێوە دەتوانی جا ئایا عیسا سەلامی خوای لێبێ کە بە منداڵی قسەی کردوون هەر بە شێوەیە ماوەتەوە کە ئەوە قسەی لەسەرە بەڵام زۆرینەی عولەما دەفەرمون تەنها ئەو مەشهەدەی کە بەرگری کردووە لە دایکی تەنها بەشی ئەوەندەی قسەی کردەوە دواتر بۆتەوە منداڵێکی ئاسایی تا گەورە بووە وەکو منداڵی دیکە قسەی نەکردەوەن إذ أيدتك بروح القدس کاتێک کە پشتیوانیم لە تۆ کرد ئەوە چاکەکانن کە خوا لەگەڵ عیسا کردوونی بەهۆی فریشتەی پیرۆزەوە کە جیبریلە چاکەی یەکەم ئەوە چاکەی یەکەم چاکەی دووەم ئەوەیە توکەلم الناسە فی المەهدی وەکەهلا دەتوانی قسە بکەی لەگەڵ خەڵکیدا ئەو کاتەی کە لە بێشکەدا بووی و هەروەها ئەو کاتەشی کە گەورە بووی و بووی بە پێغەمبەر ئەو جار وإذ علمتك الكتابة و هەروەها کاتێک فێرم کردی کتاب یعنی بتوانی بنووسی و بخوێنیەوە عیسا کە لە دایک بوو بەبێ ئەوەی هیچ مامۆستایەکی هەبێ کەس حرف و پیت خوێندەواری فێرکە دەیتوانی بنووسێ و دەیتوانی بخوێنێتەوە بەبێ هیچ مامۆستایەک ئەوە ژێکێکی دیکە بوو لە چاکەکان وإذ علمتك الكتابة و بیر لەوەش بکەوە کە و کاتەی کە فێری تۆم کرد کتاب یعنی کتابەت لێرە یعنی نووسین و خوێندنەوە پاشان والحکمە و فێری کارزانی و دانایشم کردی فێرم کردی کە هەر شتێک قسەیەکەی قسەکەت لە شوێنی خۆی بێ و هەر کارێکەی کارەکەت لە جێگای خۆدابی والتوڕات والئینجیل و هەروە فێری تەورات و ئینجیلیشم کردی عیسا سەلامی خوای لێبێ کە لە دایک بوو بەبێەوەی کەس فێریکە تەوراتی دەزانی کە پێشوی بۆ موسا پێغەمبەر هاتبوویە خوارێ ئەویش هەر بەنو ئیسرائیلی بوو و کتێبی پێشخۆی بوو مەفروض بوو ئاگای لێبێ بزانێ چی تێدایە والئینجیل و هەروەها خوای گەورە هەر لە سکی دایکیدا هەر بە منداڵی فێری ئینجیلیشی کرد بەبێ ئەوەی کەس فێریک ئەوە چاکەیەکی دیکە یەکێکی دیکە لە چاکەکان و لە معجیزەکانی عیسا سەلامی خوای لێبێ ئەوە بوو وإذ تخلق من الطین و کاتێک کە تۆ دەتوانی دروستکەی من الطین لە قوڕ کە هەیئەتی الطەیری شتانێک وەکو شێوەی باڵندەی وابن وإذ تخلق دەتوانی دروستکەی من الطین لە قوڕ کە هەیئەتی الطەیری وەک شێوەی باڵندە بەڵام بئیذنی بە ئەمری من یعنی بە فەرمانی من بە ئیزنی من بە مۆڵەتی من ئەو قوڕەت دەکردە تەیر ئەو جار فتەنفخ فیها فوت پێدا دەکرد فتەکون طەیرا دەبوویە باڵندەیەکی زیندوو
بەڵام دیسان بئیذنی بە فەرمانی من و بە پشتیوانی من. چاکەیەکی دیکە و معجزەیەکی دیکەی عیسا سەلامی خوای لێبێ ئەوە بووە وەتوبری الئەکمەها، تۆ دەتوانی چاکەیەوە ئەکمە. ئەکمە یعنی ئەوانەی کە لە سگماکدا کوێرن. کوێرێک کە کوێر بوو بێ چاکردنەوەی ئاسانترە، بەڵام ئەوەی کە لە دایک بووە و کوێرە لە سگماکدا عیسا سەلامی خوای لەسەر بێ هەر بانگی دەکرد، دەستێکی بەسەردا دێنا و دوعایەکی بۆ دەکرد، چاک دەبوویەوە. والأبرص و هەروە بەڵەکی سپی بەڵەکی کە ئێستاشی لەگەڵ بێ ئەوەن چارەسەری نییە، عیلاجی نییە. ئەو کات عیسا پێغەمبەر سەلامی خوای لێبێ بەدەست پێداهێنانێکدا توانیویەتی چاکی کاتەوە، بەڵام بەهێزی خۆی نا، بە قووەتی خۆی نا، بئیذنی بە ئەمری خوا و بە مۆڵەت و پشتیوانی خوا. یەکێکی دیکە لە معجیزە و چاکەکانی خوا لەگەڵ عیسادا وإذ تخرج الموتى، کاتێک کە تۆ دەتوانی بێنیە دەرێ لە قەبر و گۆڕەکان المەوتى مردوو، دیسان بە فەرمانی من. مردوو ئەگەر خەڵکەکەی داوای لێ کردبایە دەچوە سەر قەبرەکەی، دەستێکی بە قەبرەکەی دادێنا، بانگی دەکرد، کەسەکە دەهاتە دەرێ لە قەبرەکەی. زیندووەکان بە ئارەزووی خۆیان دەیانتوانی پرسیاری لێ بکەن و جوابی دەدانەوە، باسی ناو قەبر و گۆڕی بۆ دەکردن، بەڵام دەمردەوە جارێکی دیکە دەچوویەوە بن قەبرەکەی نەک بە یەکجاری زیندوو ببێتەوە. وإذ تخلق من التين، کاتێک کە تۆ وإذ تخرج الموتى، کە دەتهێنایە دەرێ دەتوانی بێنیە دەرێ مردوو لە گۆڕەکان بە فەرمانی من. ئەو جار چاکەیەکی دیکە کە لەگەڵم کردی خوا دەفەرمێ وإذ كففت بني إسرائيل عنك، وبیر لەو حاڵەتەش بکەوە کە قەدەغەم کردن بەنو ئیسرائیلیەکان لە تۆ، دوورم خستنەوە بەنو ئیسرائیلیەکان لە تۆ، نەمهێش بەنو ئیسرائیلیەکان زەرەرت پێ بگەێنن، دەستیان بگا بە تۆ. ئید جئتهم بالبەیینات، کاتێک کە بۆت هێنان چەندان بەڵگە و نیشانەی ئاشکرا. کاتێک کە عیسا سەلامی خوای لێبێ ئەو هەموو معجزانەی لەسەر دەستی پیشان دەدران و هەروەها بەهۆی معجزە زۆرەکانەوە تەمان خەڵکێکی زۆر ئیمانی بە عیسا پێغەمبەر دێنا و لە بەنو ئیسرائیلیەکان بە دوای عیسا پێغەمبەر دەکەوتن، جوولەکەکان ڕقیان لێداگرت و قەراریان دابوو عیسا سەلامی خوای لێبێ بکوژن و لە ناوی ببەن، بەڵام خوای گەورە عیسای لە دەستی جوولەکەکان پاراست. وئیذ کەفەفت، یعنی کاتێک کە من قەدەغەم کردی، کەفەفت بەنی ئیسرائیلە، قەدەغەم کردن بەنو ئیسرائیلیەکان لە تۆ، یعنی دەستی بەنو ئیسرائیلیەکانم گرتەوە لە بەرامبەر تۆدا. ئید جئتهم بالبەیینات، کاتێک کە هاتی بۆیان بە چەندان بەڵگە و نیشانە و معجزەی ئاشکرا. جا دوای ئەو هەموو معجزانە هەموو خەڵک هەر ئیمانی پێهێنا بە عیسای؟ بێگومان نا. فقال الذين كفروا منهم، گوتیان ئەوانەی کە بێ باوەڕن لە ناو بەنو ئیسرائیلیەکاندا، إن هذا يعني ما هذا، ئەو شتانە عیسا دەیکا و دەیهێنێ هیچ نین إلا سحر مبين، دەیانگوت تەنها جادوویەکی ڕوون و ئاشکرا. ئەوە بۆ چێ؟ طبعا ئەو بەسەرهاتە بۆ پێغەمبەرە صلی الله عليه وسلم و بۆ ئێمەیە، یعنی چەندە بەڵگەت پێبێ، چەندە معجزەت پێبێ، چەندە قسە بۆ خەڵکی بکەی و خۆت ماندووکەی، چاوەڕێی ئەوە مەکە هەموو خەڵک ببێتە ئیماندار، هەموو خەڵک ئیمانت پێبێنێ. پێغەمبەر عیسا سەلامی خوای لێبێ چەندان معجزەی هێنان کە ئەو معجزانە هیچ کەسێک لەو سەردەمەدا نەیدەتوانی هاوشێوە و هاووێنەی بێنێ، بەڵام هەموو خەڵک هەر نەبوو بە موسڵمان، هەموو خەڵک هەر ئیمانی پێ نەهێنا، هەموو خەڵک هەر نەبووتە شوێن کەوتوی. بۆیە ئەوەی کە دڵیدا دەپۆشرێ بە تاوان و بە گوناه، معجزەی بۆ بێنی یا بۆ نێنی، قسەی بۆ بکەی یا بۆ نەکەی، بەڵگەی بۆ بێنیەوە یا بۆ نێنیەوە، خەلەلەکە لە تۆدا نییە کە نازانێ قسەی بۆ بکەی، تاوانەکە لە تۆ نییە کە یعنی ڕێنمونی ناکەی و دینی پێ ناگەیەنی، بەڵکو خەلەلەکە لە دڵی ئەویدا کە داپۆشراوە بە تاوان و بە هیچ معجزە و نیشانەیەک ناکرێتەوە. سەیری ئاەتەکەی کەنەوە. إذ قال الله يا عيسى، بیر بکەنەوە کاتێک کە گوتی خوا یا عیسى ابن مريم، ئەی عیسای کوڕی مەڕیەم، اذكر نعمتي عليك، وبیر خۆتی بێنەوە ئەو چاکانەی من کە ڕشتوو من بەسەرتدا، وعلى والدتك، و ئەو چاکانەشی کە ڕشتوو من بەسەر دایکتدا، إذ
أيدتك كاتك كبشتوانم لتوكر يارمتي توم دا أتوم سر خستي بروح القدس بهوي فرشتي تيروزا وكجبريلا أو جار تكلم الناس في المهدي توق صدكر دتواني قصبكي لقل خلقي دا في المهدي أو كاتك كلمة بيش كدا بيو من دالك ساوابوي وكهلا وأو كاتشي كقورو جير بوي بوي ببيغمبر بهمان شيو بيك شواز دتواني قصبكي وإذ علمتك الكتابة وهروها بيربك وكاتك كتوم فيري نوسين خويندنا وكرت ببيوي هيز كز فيرتك والحكمة وهروها فيري كارزاني ودانايم كردي والتوراة والإنجيل وهروها فيرم كردي كتوراة هموي بزاني وهروها إنجيل هموي بزاني ببيوي كز فيرتك وإذ تخلقوا كاتك كدرست الذكر من الطين لقر كهيئة وكو شوي الطير بالندا بإذن بأمر من بلام فتنفخ فيها فوت بيدا ذكر بو بالندا كم زار قربو قلبو فتكون دبويا طيرا بالندا زندو بإذن بأمر منو بفرمان من أوزار وتبرئ الأكمه دتواني شاكيوا أوانيك اللزكماك وشويرن والأبرص وأوانيك بلكن بلام ديسان بإذني بأمر بفرمان من وإذ تخرج الموتى وكاتك كتو درد دهنا مردوكان لغور زندود دكرنا ومردوكان لغوركان ين بلام بإذني بفرماني من وإذ كففت بني إسرائيل وكاتك قدغم كردن دورم خصنا وبنو إسرائيل كان لتو يان دكريبلين أتوم لدستي بنو إسرائيل كان باراس نمهج بنو إسرائيل كان دستيان بتوبقا وأتو أزيدن إذ جئتهم بالبينات كاتك كهاتي بولايان بسندان بلغو نشانه ومعجزي آشكرة فقال الذين كفروا قتيان أوانيك بباورا منهم لنا وبنو إسرائيل كان دا إن هذا أوي عيسى ديكاو ديليو هناويتي إلا سحر المبين تنها جادو يكي رونو آشكرة فاشان دفرمي وإذ أوحيته وهروها بيرك وكاتك كنقام كرت إلى الحواريين بولاي حواري كان حواري يعني بشتوانا كانت يارمتي دارا كانت نزيكا كانت أواني لقل پیغمبري إيما دابون صلى الله عليه وسلم بيان قلت راوا أصحاب هاوري الرفيق بلام حواري أو كسانا بونك لكسا تايبت يكاني عيسى پیغمبر بون سلامي خوالي سربي وبحساب زور جويرالو ملكسي فرمانا كاني بون كخواي قورا وحي بوكردون وحي بوكردون يعني تي هو پیغمبر نبون اوان بشر بون يعني خواي قورا خستوية يدليان هاني داون خواي قورا ورينموني دلياني كردوا كأوبلن كأوبكن دنا اوان پیغمبر نبون بوي وحي همو زار بمعناي اوينية كجبريل هات بيو الرك سكاني فيريكا سكي كرد بي وحي نيقا هندك زار يعني خصنا ضلي كسكي والي كرد وليرج دفرمو إذا أوحيتو كاتك نقام كرد يعني ضلي أو كسانا موالي كرد إلى الحواريين أواني كتايبة مندنو نزيكيتون كأن آمنوا به أن آمنوا به كباور بينن بمن يعني بخوا وهروها واملي كردن فرمان بكردن وبرسولي إيمان بينن بغمبركي من كعيسى سلام خوالي به اوانش قالوا قتيان آمنا ايما باور مان هنا باور بخواش دكين هرسي بيلي باور مان بعيساي هي وبهرسي كش عيسى بيلي اوزر خواي قورا فرموي وشهد يعني اوان قتيان خوايا تو شاهد مان بأننا مسلمون كبابي قماني ايما خومان بدست وددين بو فرماني خواي قورا وإذ أوحيت إلى الحواريين يعني بيربكوا كاتك نقام كرت وحيم كرت فرمانم كرت بحواري كان بنزيك كاني تو بدوستو خوشويستا كاني تو أواني رفيقاتي وهاوريتي دكن كأن آمنوا بي فرمانم بيكردن باور بينن بمن وبرسولي وببيغمبركي من أوانش خواهي لكردبون يكسر قتيان قالوا آمنا قتيان إما باور من هناوة هم بخوا هم ببيغمبر صلى الله عليه وسلم واشهد وقتيشان شاهد باتو أي خوايا بأننا مسلمون كبابي قماني إما
مسلمون يعني خۆمان بەدەستەوە داوە بۆ ئەمری خوا و بۆ ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم کە مسلم کێیە ئەو کەسەیە کە ئەگەر فەرمانی پێکرا لە بەرامبەریدا قسەی نەبێ بێ سێود و بێ مناقەشە تەطبیقیکە و هەروەها پێغەمبەرەکەشی ئەگەر فەرمانی پێکرد فەرمانەکەی جێبەجێ کا بەبێ ئەوەی ڕەخنەی لێ بگرێ ئەو جار ئەو حەواریانە کە ئیمانیان بە حیساب بە تەواوی بەخوا هێنابوو و بە عیسا پێغەمبەریش هێنابوو و خوای گەورەشیان کردبوو بە شاهید لەسەر ئیمان و مسلمان بوونەکەیان بەڵام بزانن لە بەرامبەر عیسا پێغەمبەردا موقیفیان چۆن بووە هەڵوێستیان چۆن بووە ئەو ئاتە بۆ دڵنەواییکردنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یعنی خەفەت مەخۆ عیسا پێغەمبەر نەک خەڵکە ئاساییەکە بەنو ئیسرائیلیە بێ باوڕەکان ئیمانیان پێنەهێناوە 100% ئەوانەشی کە نزیکی و تایبەتیشی بوون و وعدیشیاندا بوو زۆر جار بیانویان بە عیسا پێغەمبەر گرتووە إذ قال الحواریون کاتێک گوتیان ئەو حواریانە کە ئیمانیان بەخوا هێنابوو بە عیساش هێنابوو گوتیان یا عیسا ابن مەریەمە ئەی عیسای کوڕی مەریەم هەل یەستەطیعو ئەوە هەرە باشەکان هەرە چاکەکان هەرە نزیکەکانی عیسا ئەوە موقیفیان بە لە بەرامبەر عیسادا یعنی تۆ خەفەت مەخۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم کە خەڵکێک تەواو ملکەچی فەرمانەکانت نابێ و تەواو ئەمرەکانت جێبەجێ ناکا یان نەوعێک لە ڕەخنە دەگرن یان خەڵک هەیە هەر کافر دەبێت و هەر ئیمانی بە شەریعەتەکەت و بە دینەکە دنیا پێغەمبەرانی پێشتۆ نزیکەکانی خۆیان بیانویان پێگرتون و کەسە زۆر دڵسۆزەکان زۆر جار بیانووی نامەنتیقی و نامعقوڵیان بە پێغەمبەرەکانیان گرتووە إذ قال الحواریون کاتێک کە گوتیان حواری نزیکەکان و تایبەتەکانی عیسا گوتیان یا عیسا ابن مەریەمە ئەی عیسای کوڕی مەریەم نەشیان گوتو ئەی پێغەمبەری خوا ئەی خۆشەویستی خوا ئەی ڕەسوولی خوا ئەی عیسای کوڕی مەریەم بە ناوی خۆی هەل یەستەطیعو ئایا دەتوانێ تۆ کە ئیمانت بە خوای هێنا دەکرێت پرسیاری توانا لە خوای بکەیت بێگومان نا کەسێک ئیمانی بە قەدیریەتی خوا بەدەسەڵاتی بێ سنووری خوا هەبێ نابێ هیچ کات بە خەیاڵی دابێ بە مێشکی دابێ ئەوە کە خوا دەتوانێت فڵان ئیشە بکە یان ناتوانێ هیچ شتێک نییە خوا نەیتوانێ بەڵام ئەوان ئیمانداریش بوون و وعدیشیان دابوو داوت هەل یەستەطیعو ئایا دەتوانێ ڕەبوکە پەروەردگارت ئەی یونەزیل عەلەینا بێنێتە خوارێ بەسەر ئێمەدا مائیدەتەن سفرەیەک لە ئاسمانەوە سفرە طبعا مەبەستی هەر کە دەڵێ سفرە یعنی سفرە و خوان سفرەیەک کە خواردنی لەسەر بێ مائیدەتەن منە السەمائی سفرەیەک لە ئاسمانەوە قالا طبعا عیسا سەلامی خوای لێبێ پێی ناخۆش بوو و داواکاریەکەیانی پێ داواکاریەکی نامەنتیقی بوو بۆیە فەرمووی اتقوا الله لە خوا بترسن پارێزکاری لە ئەمری خوا بکەن فەرمانی خوا جێبەجێکەن إن كنتم مؤمنين ئەگەر خۆتان بە ئیماندار دەزانن ئەو داوایم لێ مەکەن ئەو تەکلیفەم لێ مەکەن پێغەمبەرێک بەو عەزەمەت و گەورەیەی کە هەیەتی ئەو جار بەو هەموو مەشغەڵەت و سەرقاڵیەی کە هەیەتی چێ خەریکی ئەوە بێ بپارێتەوە لە خوا خوای گەورە لە ئاسمانەوە سفرەیەک بە حازری لە کاتێکدا خوای گەورە نەیکرد بۆ بە عادەت و نەشی کردوتە عادەت هیچ کەسێک لە ئاسمانێرا خواردنی بۆ بکەوێتە خوارێ یاسای خوا ئەوەیە لە ئاسمانێرا تەنها باران دەبارێنێ بەرەکەت دەبارێنێ و لە زەوی دەبێ بەدەستی خۆت طبعا قووەت و شانی عارەقەی نێوچاوانی خۆت خواردن و خۆراک پەیداکەی بەڵام ئەوان داوایان دەکرد إذ قال الحواریون کاتێک گوتیان حواری و نزیکەکانی عیسا یا عیسا ابن مەریەمە ئەی عیسای کوڕی مەریەم هەل یەستەطیع رەبوک ئایا دەتوانێت پەروەردگارت ئەی یونەزیل عەلەینا بێنێتە خوارێ بەسەر ئێمەدا مائیدە سفرە و خوانێک لە ئاسمانەوە قال اتقوا الله فەرمووی لە خوا بترسن پارێزکاری لە فەرمانی خوا بکەن إن كنتم مؤمنين ئەگەر ئێوە ئیماندارن بەڵام هەروازیان نەهێنا قالوا گوتیان نورید و ئێمە دەمانەوێ ئەن نەئکول منها لەو خوان و سفرەیە کە دێتە خوارێ بۆمان لی بخۆین ئەوە یەک لە هۆکارەکان کە داوای دەکەین دەمانەوێ خواردنی لێ بخۆین ئەو جار وتطمئن قلوبنا و دەمانەوێت دڵمان ئارام بێ ئاسوودە بێت لەوەی کە تۆ پێغەمبەری خوای و لەلایەن خواوە پشتگیری دەکرێ و پشتیوانی دەکرێ و چی داوا بکەی خوا دەداتێ ئەوە دوو ئەو جار وەنەعلەمە ئەن قەد سەدەقتەنا وەنەعلەمە بۆ ئەوەی بزانین بە دڵنیایی ئەن قەد سەدەقتەنا کە تۆ ڕاستیت لەگەڵ ئێمە گوتووە
ئەتۆ لەگەڵ ئێمە ڕاست بووی ئەوەی پێت گوتوین هەمووی لە شوێنی خۆیەتی ئەوە سێ لە حکمەتەکان بە حسابی خۆیان ونەکوونە عەلەیها و ئێمەش دەبینە ونەکوونە بۆ ئەوەی ئێمە ببین لەسەر ئەو سفرێ بە شاهید بۆ ئەو کەسانێک کە سفرەکەیان نەدیوە بۆی لە داهاتوودا بەهۆی سفرەکەیەوە شاهیدی پێغەمبەرایەتیت بۆ بدەین شاهیدی ڕاستیەتی و ڕاستگۆیت بۆ بدەین کە ئەگەر بە چاوی خۆمان سفرەکە ببین و خواردنی لێ بخۆین دەگەینە یەقین و دڵنیایی قالوا گوتیان نورید و دەمانەوێ ئەن نەئکولە منها لێی بخۆین وتطمئن قلوبنا وآرام وآسودة بدڵمان ونعلم أن قد صدقتنا وبوي بزانين كتو راست كردوة لقلمان كبيغمبري ونكون عليها وبوي إيما ببين بسر سفركوا بشاهد بآقادار وبساودير أول ليرة طبعا دعاي بو كردن يانا كردن دعاي كر يانا يكرد بله طبعا دعاي كرد والله مدرايوا يانا يدرايوا ئەوە لە هۆی بێگومان وەڵامی درایەوە ئەی خەڵکەکە قازان زیان کرد لەوەی کە خوا سفرەکەی بۆ ناردنیا زەرریان کرد ئەوە لە لاپەڕەکەی دیکە و لە ئاەتەکانی دیکە لە باسی دەکەین صلی الله علی سیدنا محمد وعلى آله